و تاکە ئومێد کە هەمان بوو جێبەجێکردنی پرۆژێ ئاوی گۆفتەبوو بوو کە ساڵی پار لە 36 زەوی ڕادستی کۆمپانیا کرا بۆ کۆمپانیای ناوبرا و دڵسۆزانە چالاکانە ئیشەکانی ڕایی کرد و ئەم ساڵ کە بەرەو هاوین دەڕۆین لێرەوە بەڵێنی هاوڵاتیان بەڵێن بە هاوڵاتیان دەدەینەوە ئەوەی لە دەسەڵاتی ئیدارەی قەزای چەمچەماڵ و بەڕێزان بەڕێبەری ناحیەکان و لە پرسای فەرمانگەکان و تەواوی لایەنە پەیوەندیداریەکان بێت لە هەوڵداین بۆی کێشەکە ناڵم چارەسەر بەڵام کێشەکە کەمتر بێتەوە چونکە تاکە چارەسەری کێشەی کەماوی لە قەزای چەمچەماڵ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە کە ئێستا لە جێبەجێکردندایە و بەهۆی پێنەدانی سلفە بەداخەوە پرۆژەکە بە پێی بڕیاری بەڕێبەری گشتی ئاو و ئاوەڕووی هەرێمی کوردستان ڕاگیراوە. پرۆژەکە زۆر باش کارەکان بەرەو پێشەوە ڕۆی ئێمە کێشەی زەویزارمان چارەسەر کرد، کێشەی یاسایی بوو، کێشەی کاژێڕی بوو، کێشەی فەنی بوو، دائیرەی پەیوەندیداری بۆ کرایەوە و سێ حەوزی ئاو دەستی پێکرا ئەوەی ئاغزلەر تەواو بۆ ئەوەی تێچێ لە نیوەدا و ئەوەی گۆبتەپە 15,000 متر سێجایە لە جێبەجێکردندا بەڵام لێرەوە وەکو ئاماژەم پێدا بەهۆی پێنەدانی سلفە پێشینە خۆتان دەزان هەموو کۆمپانیاک دەبێت پێشینە لەلایەن حکوومەتەوە بەدابین بکرێ بەداخەوە پێشینەی وەرنەگرتووە بۆیە کارەکانی لە ئێستادا ڕاگرتووە وەکو پرسیارەکەش جواب دەمەوە لە 6 بۆ 7 کارەکانی زۆر بەڕێکی تەواو کردووە بەڵام بەهۆی پێنەدانی پێشینەوە پرۆژەکە ڕاگیراوە.